دووبارە سڵاو لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی و لەگەڵتان کە گەورەتی پێشنگای لە سەراستی عێراق بڕیارە شەش ڕۆژ بەردەوام بێ. ئەمڕۆ سێشەممە کرایەوە لە کاتژمێر 11 بەیانی تاکو و حوتیوارە ڕۆژانە کراوەیە هەتاکو و 16 تشرینی یەکەماتە تا ڕۆژی یەکشەممەی هەفتەی ئایندە. لێرە هەموو ئەو کۆمپانیانی بەشداری زیاتر لە 170 کۆمپانیان لە بوارە جیاوازەکانن لە ئۆتۆمبیلەوە تاکو بابەتی خواردەمەنی تاکو فەرش و کومبار تا بابەتی تەکنۆلۆژیا تا بابەتی خوێندنی باڵا و سیستەمی بانقیش بەشدارن. لێرە توانن هاوڵاتیان سەردان بکەن لە نزیکەوە لە بەرهەموو ئەو ئایتمانی خراوەتە ڕوو لەلایەن کۆمپانیەکانەوە بکۆڵنەوە و ئۆفەری زۆر باشێ بەشێک لەو دامەزرا و کۆمپانیانی لێرەن داشکانیان کردووە بۆ بابەتی خواردەمەنی بۆ کومبار بۆ بابەتەکانی دیکەش. وەک پێشتیش وتم لەم بەشەیە گرنگین بە بابەتی خوێندنی باڵا. ئێستا کاتیەوەیە خوێندکاران ڕۆکەنە زانکۆ، لێرە زانکۆی لێیە ئۆفەر و تایبەتمەندی خۆیە هەندێ خزمەتگوزاری پێشکەشکا بۆ کەسانی کەیانوێت لەو زانکۆیە بخوێنن. هەروە لەگەڵ دامەزراوەیەکی بانکیش گفتوگۆکە ئەم زانی سیستەمی بانکی چۆنە ئۆفەرەکانیشان لە پێشنگایە چۆنە بانک پێکێکی زۆر گرنگی دەتوانی قەرز وەربگری دەتوانی پارەی خۆت دابنەی ڕۆڵێکی بەرچاو بێت. لەگەڵ هەرێک لە بەڕێزان ئیلاخان کەریم نوێنەری کۆلێژی زانکۆیی قەڵەم هەروە مامۆستای زانکۆ گفتوگۆکەین. هەروە لەگەڵ ئایە فەلاح نوێنەری بانکی ئەهلی عێراقی لێرە گفتوگۆکەین. ئیلاخان لە بەڕێستەوە دەست پێ بکەم. لێرە لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی بەشدارن. هۆکار چی بوو لەم پێشنگایە بەشداریتان کردو و ئاستی پێشنگاکەش چۆنە تا ئێستا؟ سەرەتا بە خۆمان بناسێنین ئێمە کولێ قەڵەمین لە ڕێگەی بینی سلێمانی بۆ کەرکووک لە مەنتیقەی چیمەنە لەوەیە. زانکۆکەمان زانکۆیەکی ئەهلیە لە 2009 دامەزراوە. بۆی حەزمان کرد لەم پێشنگایە بەشداری بکەین لەبەرەوەی هەم پێشنگایەکی نێودەوڵەتیە هەم ئێمە لە ڕووی زانستیەوانێ جامیعەیەکی ئەهلیە جامیعەکەمان کە لە کۆنترین جامیعەی ئەهلیە لە سەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی عێراقیشە. بۆ ئەم پێشنگایی کە کراوەتەوە زانکۆیەک بەشدار بن بەتایبەت لەم کاتەیە کە پێشنگایەکی زۆر بەڵێ پێشنگاکە نێودەوڵەتیە هەم بۆ ئێمەش باشترە و بۆ ئەوەی کە هەموو عێراق بڵین ئەگەر کوردستان بێ یاخود هەر ناوچەیەک لە محافەزەکانی تر بێ بەشداریەکەن کەسە هەر کەسێک بێت لێرەوانەیە هەم ئێمە ئەناسرین و هەم ئەو ئۆفەر و داشکان و ئەو قیسمانی کە هەمانە ئەو شتانە هەم ئەیناسن زیاتر خەڵکەکە و بە شێوەیەکی گشتیش لێرەیە کە ئێمە بەشداریمان کردووە حەزەکەی نەک هەر یەک جار بکرێتەوانێ ئەم پێشنگانە چەند جارێک بکرێتەوانێ لە ساڵەکەیە بۆ ئەوەی سوودی زیاتر بێ بۆ دانیشتوانی عێراق بە شێوەیەکی گشتی. ئاستی پێشنگاکە چۆنە بینی لە سەرەتا بە گوێرەی ئەوەی کە یەکەم ڕۆژیشە کەسانێکی زۆر هاتوون و کەسانێکی زۆر سەردانیان کردوین و پێشنگاکە ئاستێکی زۆر زۆر بەرزی هەیە هەر لە ڕووی دابینکردنی هەموو ئەو خەدەماتانی کە لێرە ئەیبینین لە ڕووی بەشداریکردنی هەم کۆمپانیاکان بێت هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی معنەوی مادی هەمووی بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە چووە لە ڕووی ڕێکلامەوە لە ڕێی باڵێ دیکۆرەکانی زۆر جوانە خۆمۆک و مهندسەیەک یعنی بەڕاستی ئەیبینم بە شێوەیەکی زۆر باش و زۆر دقیق مامەڵە کراوە لەگەڵ شێوازی ڕێکلام و تەسمیماتان زۆر 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 شێوازێکی زۆر خۆشەوە حتا ئێمە عنی شوێنی پێشوازی زۆر باش بەڵە شێوازێکی پێشوازی هەر لە ڕووی پێشوازیەوە هەر لە ڕووی هەموو بوارەکانی ترەوانێ بە شێوەیەکی باش بەڕێکراوە شتەکانە تاوەکو ئێستا. زۆر باش. ئەو ئۆفەرانی ئێوە لەم پێشنگای هەتانە بۆ کڕیارتان بۆ مشتریەکانتان بۆ کەسانی سەردانتانەکەن چی؟ چی ئۆفەرێکتانێ بۆ کەسانی سەردانی بوزەکەی ئێوە بکە؟ بەڵێ ئێمە زانکۆکەمان 14 بەشە 14 بەشی هەیە هەم لە ڕووی علمی و ئەدەبی شەوانێ هەموو کەس ئەتوانێت لێرە بەشداری بکات یاخود ئەگەر هەر خوێنکارێک بێ خوێنکارمان زۆرە تقریباً 5 بۆ 6 هزار خوێنکارمان هەیە کە هەنێکی زۆربەی لە سلێمانی لە کەرکووک لە هەولێرەوانێ هاتوون لە محافەزەکانی جنوبی شەوانێ هەر کەسێک کە ئێمە بێتە لای ئێمە ئۆفەری تایبەتیمان هەیە بۆ نمونە داشکاننمان هەیە بۆ ئەو کەسانەی کە سوکاری شەهیدن یاخود ئەنفال کراوەکان بێ یاخود لە هەر بۆ نمونە لە ئەوڵی داشکان یارمەتی و کەسانێک کە لە ڕووی مادیوانێ وەزعیان باش نییە بۆ یارمەتیکی زۆر زۆر هەیە لە کولەکانمە کە ڕاستی لە هیچ کولێکی ئەهلی تراوە نەمبینیوە هەم لە ڕووی پێدانی پارەیانی قستەکانی ئێمە کەمترە لە ڕووی لە قستی زانکۆ ئەهلەکانی کە بەرچاوە لە هەرێمی کوردستان و لە هەموو عێراقیشە. کاتێک کەسێک لەم پێشنگایەتە لایەوە خزمەتگوزاری ڕاوێژی
بە خۆڕایی پێشکەشەکەن بۆ نە دەرەجەکەی چەند ناتوانێت لەکوێ بخوێنێت چ بەشێک باشە بۆی بۆ پڕەکەینەوانێ پێی ئەڵێن ئەتوانێت لە چ قسمێک بخوێنێت دەرەجەی چەندێکە چەنە پارەکەی چۆنە ئەتوانێت بە چەند قزبیە هەموو معلوماتێکی عینێ بە شێوەیەکی فروچیشی بێت یعنی پێتوانێت پەیوەندی کەش بکات ڕاستەخۆ لەگەڵ خۆمانە هەموو ئەو پێویستیانی کە ئەو ئەوێت لەلای ئێمە بەردەستە بەبێ ئەوەی بێتە لای کولێکەشمان ئەتوانێت ینی لێرەش ناو بنووسێ مەبەست بە پرسیاوشکەم تا چەند زانکۆکەیەوە ئەو کەسانی دوایی لی دەرەچن بۆ دەرفەتی کار لەبار کار بکە بەڵام مەسئولایەخانی ئێمەوەلات پرسیاریەوەت لێ یەکەمەوە لام گرنگە وەڵامیەوە دەدەم بەس بە لەگەڵ ئایەخانی شەندێک لەسەر بابەتی سێکتەری بانکی قسە بکەین وەکو بانکی ئەهلی عێراقی بەشدارن لە پێشەنگای نێودەوڵەتی عێراق چی وای لێکردن وەکو بانکێک بەشداری پێشەنگایە بکەن و ئاستی پێشەنگاکەم چەند ساعتی کاوتۆ چۆنە؟ وەڵاهی بۆ یەکەم جار سڵاوتان لێبێت حەزمان کرد بەشدار بین ئەوە یەکەم جارە بانقی ئەهلی عێراقی لە سلێمانیا بەشدار بێ لە پێشانگاکە زۆر خۆشحاڵیش بووین هەنێ خەدەماتمان هەیە هەنێ حسابمان هەیە ویستمان بۆ خەڵکی ڕووین بکەینەوە تا هەنێ خەڵک هەیە تا ئێستا سیقەی بە بانق نییە بەس ئێمە تەجاوزی ئەو شتەمان کردووە کە سیقەمان لای خەڵک زۆرە حالیان لە ئاستی عێراقا سێمین هەوڵی شەین کە ببین بە دووەم و یەکەم بانکین حەزەکەین خەڵکەکە تەوەجوهکە لەسەر بانقەکان سیقەی هەبێت نەک بڵێ بانق سیقەی نییە یان کێشەی هەیە ئەلحەمدولله تا ئێستا هیچ کێشەیەکمان دروست نەبووە تا ئێستا نە کێشەی پارەمان هەیە نە کێشەی غێرقانونیمان هەیە دوای پارە وەرگرتنیشتان هیچ شتێکمان نییە لەو بابەتە ئەلحەمدولله سیولەمان هەیە ئەو کەسانی سەردانیەوە کەن لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی چ ئۆفەرێکتان هەیە بۆی؟ ئێستا حالیان ئۆفەرمان زۆرە یەکێک لەوانە قەرزی بچووکمان هەیە بۆ ساحبی شەریکەیەک ساحبی دوکانێکی بچووکە با بڵێن کەسێک ئێوە دوکاندانێ پێویستی بە پارەیە لە چەند بۆ چەنە تقریبان لە 5 میلیۆن بۆ 50 میلیۆنمان هەیە باشە خەڵکەتوان سوودی لێوەرگێکی خۆی دا بزەبت زیاتریشمان هەیە بەبێ شەریکەیەکە بەبێ معمەلێکە کارگەمان زۆرە ینی ئەلحەمدولله لە سلێمانی ئەتوانێت سەردانمانکە و بە ئاسانی وەری بگرێت لێرە ڕاوێژی خۆڕایتان هەیە بۆ هەموو ئۆفەرانی کە هەتانە واتە کەسێک دەتوانێت بزانێت چ ئۆفەرێک چۆنە چەنی پێچێ چۆن وەرێگرێ بە چێ ڕێگە و شوێنێک بزەبت حالیان ئێمە لە سلێمانی دوو فەرعمان هەیە ئەتوانێت تەوەجهکە بۆ دوو فەرعەکە لە جادەی سالمین بە ئاسانترین ڕێگە ئەتوانین یارمەتی بین بۆ با بڵێن قەرزێک وەرەگرێ یاخود حسابێکە کاتەوە خەڵکی وا هەیە بۆ ڤیزا کارتێک با بڵێن یان بۆ تەئید ڕەسیدێک بۆ سەفارەتێک پێویستی بە حسابەکەیە ئێستا خۆتە زانی هەموو سەردانتانکە لێرە پێشەنگای نێودەوڵەتی دەتوان ڕێشوێنی پیشانبن چۆن ڤیزا کارت بەکاربێن یادەری بێن یا حسابێکی بانقی بکاتەوە ئەگەر بانقی بکاتەوە چ سوودێکی هەیە بۆی بزەبت چەند جۆرە حسابێکمان هەیە با بڵێن وەدیعەمان هەیە حسابی جاریمان هەیە تەوفیرمان هەیە حسابی دەوڵەمەندانمان هەیە کە جائیزەی لەسەرە جائیزەکانیش زۆر مغریە لە 1 میلیۆنەوە تا 300 میلیۆنی شەڕوە هەل لێرە توان حسابکەنەوە؟ ئەبێ سەردانی فەرعەکانی سەردانی فەرعەکان ئەتوانی سەردانی فەرعەکانمان کە 23 فەرعین لە عێراقا دوانمان لە سلێمانیا دوانمان لە هەولێرە ئەمە باقی محافەزاتیش هەمانە ئەیتیئەمیشمان هەیە ئەیتیئەم مەشینەکان ئەتوانی لەوێ با بڵێن پارە ڕاکێشی مادەم ڤیزا کارتێ هەیە ئەتوانی پێویست ناکات تۆ سەردانی فەرع بکەی یان سەردانی بانک بکەی ئەتوانی نزیکترین ئەیتیئەم بۆ خۆتە ئەتوانی سەحبی پێ بکەیت خۆشتریشەوەی بە ئۆنلاینی شتەکڕی بە ئۆنلاینی شتەکڕێ ئەپلیکیشنمان هەیە لەسەر تەلەفۆن تۆ یەکسەر کە حسابە بۆ کرایەوە ڤیزا کارتی وەرگێت یەکسەر ئەپلیکیشنەکە بۆ دا ئەبەزێت خرج کردووە چەند چۆتە سەر حساب هەمووی دەرەکەوێ هەمووی مانگانەش نامە بۆیەت سەر حسابەکە لینکێکە ڕقم حسابەکە و چیا ئەنووسیت یەکسەر پێتەڵە کەشف حساب ڕائەکێشی ڕێک بە ئۆنلاین قەرزە بچووکەی کەیەن پرۆژەی بچوو یا قەرزی بچوو ئینترێسڕێتەکەی چەنە؟ ئەمە دەعم کراوە لە بانقی مەرکەزیەوە باشە ڕایتەکان دوو ڕایتە 2.9 یان 3.4 مەرجەکان زۆر قورسن بۆ وەرگرتنی؟ وەڵاهی زۆر قورس نین مەرجەکان بەردەستە کەسێک کاسب بێتوانێ وەری ئەتوانێت ناڵم دوکانە هەیە ئەتوانی با بڵێن پێویستە بە پارەشتی بۆ کڕی یان تۆزێک گەورەی کەیتەوە یان تۆزێک تەعمیراتی تیاکەی
ئەتوانی لەسەر ئەو قەرزی ڕاکێشی 3.4 زۆر باشە. مەبەستمە باسی ئاستی تەکنەلۆژی بانکەکانیش بکەم کە چەند سوودێ بێ بۆ کڕیارەکان یاخۆ بۆ مشتریەکانتان، بەڵام ئەچمە لای لاخان دوای مەبەستمە و پرسیارە لە بەڕێز بکەم. یا خەماسیەوەمان کرد ئەو کەسانی کە لە زانکۆکیەوە دەرەچن، ئەگە کەسێک بێوێت ئێستا بێ سەردانی پێشەنگای نێودەوڵەتی کالایەوە بێ خوێندکار و فێرخوازی ئێوە بێ، دواتر کە تەخەڕوجی کرد بازاری کار چۆنە بێ بۆی؟ من ناتوان بە شێوەیەکی تایبەتی بڵام هەلی کاری بۆ ئەڕەخسێنین، بەس زۆر لە خوێندکارەکانی خۆمان و توانای زانستیەوە لە ڕووی زمان و توانای زانستیەوانێ ئێمە لە زانکۆکەمان بە شێوەیەکی گشتی بە زمانی ئینگلیزی و عەرەبی و کوردیش بەکارێنین هەر سێ زمانەکە. دوای ئەو کە تەخەڕوجەکەن تەلەبەکانمان هەنێکیان یعنی لە توانیویانە ماستەر و دکتۆرا تاو بکەن، هەنێکیان لە لای خۆمان ئێستا حالیان بوونەتەوە بەکارمەند یاخۆ مامۆستا لە هەموو محافەزەکانی کەشە لە زۆر بواریترە ئێستا خەریکی وا کارکردنن. بەس بۆکو ئەوەی کە بڵم خۆمان کاریان بۆ دابینەکەین ئەوە بە شێوەزێکی وای ناتوانم ئەوە وعدی ئەوە بەم بڵم. بەڵام لە ڕووی ئاستی زانستیەوە باشە نتوانین ئاستی زانستیمان زۆر بەرزێکەچن بۆ چاوپێکەوتنی وشێک لەبەری زانکۆکەوەیان تاواکەوێتوانن سەرکەوتوتر لە وەرگرتنیش. عێراقی شاو لە ئاستی نێودەوڵەتی زانکۆکەمان زانکۆیەکی ئەهلی بڕوا پێکراوە. جگەل لە بابەتی وەرگرتنی خوێندکار کەسێک بێ سەردانی بوزەکەی و کا لە پێشەنگای نێودەوڵەتی ئەتوانێت زانیاری دەستکەی لەسەر سەبارەت بە خوێندنی باڵا؟ ئێمە ناتوانم بڵم لە بەروی زانکۆ ئەهلەکان بۆیان نییە بۆ نمونە بڵم ماستەر و دکتۆرە ئەوانە بکەنەوانێ، بەڵام بۆ هەچ پرسیارێکی تر بوو لە ڕووی ئەوەی کە لە باکالۆرس بێت لە قسمەکانی ترمان بێ بۆ نمونەی سا ئێمە قسمی توب ئەسنان و سەیدەلەمان کراوەتەوانێ قسمەکانی کە هەنێ قسممان هەیە لە زانکۆکەی ئێمەتەنایە بۆ نمونە لە کوردستانی ئەدیلەی جیناییمان هەیە صناعەت ئەسنان ئەو قسمانەمان هەیە کە لە زۆر یعنی لە تایبەتیە لە ناو زانکۆکەی ئێمەیە بۆیە ئەوە داخوازێکی زۆری لەسرە زانکۆکەمان. ئەگەر بڵم لە سلێمانیەوە خۆم لە هەندەسەی مەدەنی لەوێ مامۆستام لە سلێمانیەوانە گەر بڵم 3 تەلەبەی سلێمانیشی بۆیەت یعنی ناڵم بە شێوازێکی مجامەلە نیە. ئەگەر جیاواز لە بەشەکەی خۆتان لە ناو پێشەنگاکە ئەگەر ناو پێشەنگاکە گەڕابێتی سەرنجڕاکێشە بۆی هاوڵاتی سەردانی بکە ئەو ئایتمانی لێرە بینیتە شتی جیاوازە بینیوە حەزت لێی بێ کوالەتی باش بێ لە کاتی ئیسراحەتەکانە ئێمە هاتین بەڕاستی سەردانێکمان کرد و گەڕین هەم لە ڕووی ئەوەی کە ئەو کەسە ئەو شوێنانی کە بەشداریان کردووە بەڕاستی هەموو بوارێکی تایە ینی بۆ هەموو تەمەنێک و بۆ هەموو بوارێکە توانن سەردان بکەن لە ڕووی شتومەکەوە خۆراکەوانێ ئەدەواتی ئۆتۆمبیل هەرچێک بێت ینی بەڕاستی هەموو شتێکی تایە و هەموو کارمەندی هەموو کۆمپانیەکانی زۆر بە شێوازێکی جوان مقابلەتەکەن و قسەت لەگەڵەکەن و یارمەتی تێن و دیاری چاکچاکشیتە. ئاخان پرسیاوە کرد تا چەند لە ڕووی تەکنۆلۆژیەوە دەرفەتی باشەیە بۆ مشتریەکانتان کە هەموو ڕۆژە پێویست نەکات سەردانی فەرعەکانتان بکە سەیری حسابی خۆی بکاتەوە گرنگیتان بەلایەنی تەکنۆلۆژیا و ئایتیاوە لە بانکەکەی خۆتان؟ حواڵە بکەی بۆ دەرەوە لە ڕێی ئەپلیکیشنەکەەوە تۆ پێویست ناکات بیت بۆ بانک با بڵێن حواڵاکەم براکات لە تورکیا یان لە وڵاتێکی کەیە $200 بۆ ئەنێری با بڵێن پێویست ناگەڕاکەی بۆ بازار بۆ ناکانە لە ڕێی ئەپلیکیشنەکەەوە یەکسەر معلوماتەکانی داخڵەکەی بۆ یاڕوا هیچ کەس ناتوانێت بێتە ناو حسابەکەی تۆ بە هیچ شێوەیەک هاک بکرێ پارەکە بڕۆ حسابەکە زەبوونمان هەیە دەرچواتە ئێوێ جارێکی تر داخڵ بێ تۆزێک کێشەی دروست بووە چکە پاسوەردەکەی بیرچووە تۆ ئەبێ یان سەردانکە یان تەلەفۆنکەی بۆ کۆڵسەنتەری خۆمان یارمەتیت بن بە چکە پرسیارە لێەکەن هەنێ معلومات خاصە بە جەنابەت ئەبێ بەس جەنابەت دەتوانی ئەو معلوماتانە جواب بیتەوە اینجا بۆت ئاکتیڤەکەن. زۆر باشە. ئەگە کەسێک بێ حساب کاتەوە لە بانکەکەیەوە ئەوتمان لە پێشەنگای نێودەوڵەتی زۆرتی زانیاری وەرەگرێ و بە خۆڕایشە چی پێویستە بۆی حسابێ بکەیتەوە؟ زۆر ئاسانە کامیل مستەمسەکاتی جەنابی ئەهێنێت لەگەڵ یەک ڕسم
تاو کارت هەر کارتی نیشتیمانیەکەەوە پێویستی زانیاری بە پشتگیری موچە و شوێنی شکردوانە هەیە نا زۆربەی کات پێویست کە ناکە بەشێک خەڵک لەوەی هەر ژنی ماڵەوە بێ بەتای بەدەوانی کە نانە هیچ کێشەمان نییە بەس کامل مستەمسەکات بێنێ لەگەڵ یەک ڕستم و تاوا پێویستی یەکەم جار چەند لە حسابەکەی بێ بەدڵی خۆی ئەوە بە ئارازووی ئەو کەسەیە کە ئەی لە حسابەکاتەوە 20,000ەوە هەتاکو لە 100,000ەوە لە دەست 100,000 دەست پێگە بڵێ. باشە بۆ مەسلەی خستە خەڵک فیزەی وڵاتان وەربگێ سەردانی دەرەوە بکان دێجا پێویستیان پشتگیری بانک هەیە بەڵێ، ئەو وایە. حسابانی کە لای بانکەکەیەوە ئاکرێتەوە و لە پێشنگای نێودوڵەتی ڕوونکردنویان لەبارەوەیان ئەخوات بۆ خصوصانی وڵاتان ئەخوات هیچ کێشەی نییە حسابەکاتەوە لای ئێمە حرەکە بکاتە سەر حسابەکەی ئەسڵەن ئێمە یارمەتی ئەین ئەڵێن ئەو شتانە بکە تا بتوانین ویزەکە وەرگین ئەو شتانشمان هەیە زۆر باشە بەام پێشنگاکە چۆن بوو وەکو دواقسە زۆر زۆر باش بوو زۆر جوان بوو زۆر ڕێکوپێکە ئەو شەریکاتانە ئەو کۆمپانیانە کە بەشدار بووە ماشەڵڵا یعنی زۆر زۆر بەرزە و زۆر زۆر باشە زۆر باش سپاس بۆ ئایا فەلاح نوێنەری بانکی ئەهلی عێراقیەوە ئیلاخان کەریم نوێنەری زانکۆی قەڵەم کە لەگەڵمان هابوون ئۆفەری باشتانێ بووی هاوڵاتیان سەردانتان بکە ئێوەش هەر شاد و سەرکەوتو